سەبارەت بە دابەشکردنی نەوت لە پارێزگای سلێمانی بەداخەوە ئەوڵین ئەو پرۆسەیە دواکەوت چونکە ئەوە لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتەکەمان نییە یەک ڕێگا هەیە کە نەوت داخڵی پارێزگای سلێمانی بێت ئەوەش لە ڕێگەی بەغداوە بەردەوامە تا ئێستا ماوەیەک لە حکومەتی ناوەندی عێراق نۆتەکە وەستا بەڵام دوای دەستی پێکردەوە ڕۆژانە دوو تەنکەر هات ئێمە خەزممان کردووە ولا پەیوەندی گارەگەڵ وەزارەتی عێراق بەڵێنیاندا و دوو تەنکەرە بێت بە 5 تەنکەر ئەم 5 تەنکەرەش خۆی عیلاجی پارێزگای سلێمانی ناکات خۆتان نەزانن ئێستا لە مانگی حەوتای بەرەو پاییز ئەڕۆینەوانێ ئێمە نەمانتوانیوەتی ساڵ پێش و تاو بەڵام ئەم کەمێتە خەزنی کە ئێمە هەیە و ئەوەی وەزارەتی نەوتی عێراق باشیاوە بەڵێنیاوە بینێرێ ڕۆژانە کەمێتەکە زیادێت ئێمە دەست دەکەین لە هەفتەی ئایندا واتە لە دووشەمە و سێشەمە دەست دەکەین بە دابەشکردنی نەوت لە قەزای دوکان ولا قەزای قەراق لە کاتێکی کەمە ئەو دوانن تەواوکەین چونکە کەمێتی خەزممان هەیە دوای تەواوبوونی ئەوەش دەست دەکەین بە دابەشکردنی سەنتەری پارێزگای سلێمانی